کۆمەڵێک نەخۆشی هەیە کە تا ڕادەیەکی زۆر باوە، بەڵام ڕەنگە لە ناو کۆمەڵگیا و لە لای نەخۆشەکان نەزانرابێکایە هۆکارە سەرەکێکی چیە بۆ نمونە نەخۆشێک چەندین جار نیشانەی لا دروست دەبێت کە نازانێت هۆکارەکەی چییە، چەندان جار سەردانی پزیشکەکە بەڵام ناتوانرێت هۆکارێکی جەستەیی بۆ ئەم نەخۆشی بدۆزرێتەوە. ئەمانە کۆمەڵێک نەخۆشین کە پێوترێ نەخۆشیە دەروون جەستەییەکان کە زۆر گرنگە لیان تێبگەین بۆ ئەوەی کەسەکە بە زووترین کات چارەسەری پێویست وەرگێت و ڕێنمایی پزیشکی دەرونی وەرگێت بۆ ئەوەی بتوانێت ئەم گرفتەی کۆتایی بێ. بۆ ئەوەی زیاتر باسی ئەم بابەتە بکەین بەڕێز پرۆفیسۆر دکتۆر نزار محەممەد ئەمینمان لەگەڵ پسپۆری نەخۆشی دەروونەکان بەخێر بێت. دکتۆر بەیانێت باش. ممنونم، سپاس دەکەم. سپاس. دکتۆر نەخۆشیە دەروون جەستەییەکان ڕەنگە ئەم دەستەواژەیە زۆر نەناسرا بێ لە ناو خەڵکە و ڕەنگە خۆی نەخۆشیێکی زۆر باو بێ، بەڵام زۆر تێگەشتن نەبێ بۆ ئەم نەخۆشیە کە هۆکارەکەی چێ و بۆچی کەسێک تووشی ئەبێ. ئایا وەکو پێناسەیەک نەخۆشی دەروون جەستەییەکان چی ئەگرنەوە؟ بەگشتی ئەو نەخۆشانە ئەگرنەوە کە بە شێوەی جەستەیی خۆی پیشانەدا، یعنی نیشانەکان نیشانەی جەستەییە، بەڵام هۆکارە سەرەکی ئەم نەخۆشیە هۆکارێکی دەرونیە، یعنی حاڵەتێکی دەرونی، فشارێکی دەرونی ئەبێ بە هۆکارێک کەوا جەستەی مرۆڤ بە شێوەی نیشانەی جەستەیی پیشانی بدا. ئەو بەگشتی ئەتوانین بڵێن حاڵەتی دەروون جەستەییەکان ئەمانن. بەڵێ دکتۆر نەخۆشمان هەیە کە زۆر ئەچێتە لای پزیشک نیشانەیەکی جەستەیی هەیە، بۆ نمونە ئازارێکی گەردەی هەیە، ئازارێکی تری هەیە، یاخود کەسەکە خۆی وا هەستەکە کە نەخۆشیێکی هەیە، بێگومان ئەمانە لە ڕووی دەرونیەوە هەمووی پۆلێن کراوە. ئاگەر بمان باس بکەیت کە نەخۆشی دەروون جەستەییەکان چۆن دابەش ئەکرێت؟ بەڵێ خۆی بەگشتی پێشەکی حەزەکەم ئەوە بڵێم ئێمەی کە پسپۆری نەخۆشی دەرونیەکانین ئەم نەخۆشانە نابینین لە پێشە. کاتێک یە بۆلامان کە بڵێن دە 15 پزیشکی بەڕێزی کردی بێ و چوو بێ بەم لاو بە و لاو ڕەنگە شوێنی کێش چوو بێ اینجا ئاگاتە لای ئێمە بۆ چونکە شێوازی دەرکەوتنی نیشانەکان بە شێوازی جەستەییە، یعنی سەریەشەیە، پشتیەشەیە، ئیتر دەستیەشەیە، ئیتر قاش لە کارکەوتنە، دەست لە کارکەوتنە، ئەمانە هەمووی نیشانەکانن کە دەرەکەون بێگومان کەلتوری خۆمان، یان بڵێن سەقافەتی ملەتی خۆمان کەمتر فکری بۆ ئەوە ئەچێت کە ئەمە هۆکارێکی دەرونی بێ. اینجا طبیعی دەروون زۆر کار لە جەستەی ئینسانەکە، بێگومان جسمی ئینسان، جەستەی ئینسان هەمووی لەژێر کۆنتترۆلی مێشکایە، لە ناو مێشکی شاد دەروون سەروی هەموویەتی. ئەگەر ئەو دەروونە دروست نەبوو لەبەر هەر هۆکارێک ئیتر فشاری دەرونی بێ، ئیتر کێشەیەک هەبێ، ئیتر طبیعی بەپێی ژیانی تایبەتی ئەو کەسە، ئەگەر ئەمە تێک بچوو کۆنتترۆلەکەی شتێکە چێ وەکو وایە تۆ تەلەڤزیۆنێک ئیش پێەکەی، ئەگەر کۆنتترۆلەکە تێک بچێ ناتوانین تەلەڤزیۆنەکە بگۆڕی و بیهێنی و بیبی، هەمان شتیش ئاوایە. لەبەرەوە ئەبینی دەرونی ئینسان زۆر کار ئەکاتە سەر جەستەی ئینسان و ئەبێ بە هۆکاری دەرکەوتنی کۆمەڵێک نیشانە. لە هەمان کاتیشە ئەومان لەبیر نەچێ جەستەی مرۆڤیش کار لە دەرونی ئینسانەکە. تۆ ئەگەر جەستەت تەواو نەبێ و نەخۆشیت هەبێ بێگومان دەرونیشت ئاسوودە نابێ. ئەوەش با بڵێن ئەو کەسانەی کە نەخۆشی دەرونیان هەیە ئێمە هەندێک چارەسەریانەکەن، چارەسەری دەرونی و چارەسەری با بڵێن بە دەرمان. زۆر جار ئەو دەرمانانەی کە ئێمە ئەین بە نەخۆش ئەبێ بە هۆکاری دەرکەوتنی نیشانەی جەستەیی لە ناو مرۆڤەکە. لە هەمان کاتیشە زۆر لە نەخۆشیە جەستەیەکان هەیە، ئیترەوە فشاری خوێنە، نەخۆشی ترە کە مرۆڤ تووشی ئەبێ بە دەرمان چارەسەر ئەکرێ. هەندێک لەم دەرمانانە ئەبن بە هۆکاری دەرکەوتنی نیشانەی دەرونی لە ناو نەخۆشەکە. کەواتە ئێستا ئێمە لە وەختێکە ئەژین، لە بڵێن چرخێکە ئەژین، هەم دکتۆری دەرونی ئەبێ ئاگایی لەلایەنە جەستەیی مرۆڤەکە هەبێ و لە هەمان کاتیشا بە ڕێزت پزیشکی ئەزانی ئەبێ ئەو دکتۆرانەی کە لە بواری جەستەییش کار دەکەن ئاگایان لەلایەنی دەرونی نەخۆشەکە هەبێ بۆ ئەوەی بتوانن بە شێوەیەکی جوان چارەسەری نەخۆشەکان بکەن. دکتۆر هەر بوو بابەتی کە تۆ باست کرد کە دەروون و جەستە بەستراونەتەوە بە یەکەوانێ و تەندروستییان بەبێ ئەوی تر نابێت. ئەو لە پێناسی کەسێکی تەندروستە ئێمازین لە ڕووی پزیشکیەوە ئەبێت دەرونی تەندروست بێ و جەستەشی تەندروست بێ، ئەنجاو کەسە پێوترێت کەسێکی تەندروست. بەڵام هەندێک جار نەخۆش ڕەنگە یەکەم جار بچێتە لای پزیشکێکی هەناوی یا پزیشکێکی تر بەپی ئەو نیشانەی کە هەیەی، ڕەنگە ئەگەر پزیشکەکەش ڕێنمایی بکە کە ئەم نیشانانەی بە هۆکارێکی نەخۆشیێکی جەستەیی نیە، ڕەنگە
نەخۆشەکە قەناعەت نەکات یاخود پێی یا ئاسایی نەبێ یا بەلایەوە گرنگ نەبێت کە بڕاستەردانی پزیشکێکی دەرونی بکە زیاتر ئەو حاڵەتانە چی ئەگرێتەوە لە کاتێکە نەخۆشە پێویستەکە کە قەناعەت بۆ بکە کە ئەم پێویستی بەوەیە نەخۆشی پزیشکێکی دەرونی ببینێ و ڕێنمایی بکرێت. لەبەرەوەی من لە بواری ئەکادمی کارەکەم با ئەپدەیتێکی ئەو پێناسەیە بکەم کە بەڕێزت دەستت پێ کرد بە پێی WHO ئێستا دروستی تەنها دروستی دەرونی و جەستەیی نییە بەڵکو دروستی ڕۆحانیش هاتوۆتە سەری ینی سپریچوال ئەبێ لەلایەنی ڕۆحانیشەوە کەسە دروست بێ لەبەرەوە هەر سێلایەنەکەی تایە ئێستا بەڵێ ئەبێ ئێمە زۆر باش بزانین کە ئەخە هەر بۆیەش ینی ئەبینی کە بڵێن دکتۆرێکی جەستەیی دکتۆرێکی هەناوی بێری مناڵان بێ چێک بێ کە بە نەخۆشەکەڵێ تۆ لەلایەنی دەرونیەوە کێشت هەیە و پێویستیت بە بینینی پسپۆرێکی دەرونیە پێی ناخۆشە بێ ئیزعاجە بێ چونکە تقریبان لەبەر یەکشت ئەوە چەندین جار باس کراوە پێڵێن ستیگما بە عەرەبی پێڵێن وەسمە بە کوردی خۆمان بانای بنین لەکە یان پەڵە وا هەستەکە کە تۆ لەکەیەکە خەیتە سەر دەرونی ئەو مرۆڤە ڕەنگە بچێت بەلای چەندین پزیشکی تر بەس بەوەی سەبەبێت دۆزێتەوە بۆ نەخۆشی. تەمان یەکێک لە ئالیاتە بەرگریەکانی دەرونی مرۆڤ کە فرۆیدیش باسی کردو پێڵم دینایڵ واتە ئینکار یعنی هەموو کەسێک کە تۆ پێڵەی فلان حاڵەتت هەیە ئەگەر بەدڵی نەبێ حاڵەتەکە یەکسەر ئینکاریە کاڵم نەمنەوەم نییە تۆ هەڵەی بەخۆ تا بچۆرەوە یا بمێرە بۆ لای یەکێکی تر یا خۆی ئەچێ بۆ لای یەک دوانێکی کە بۆی بزانێت فعلەن ئەوەی هەیە هەتا ئەخیرن وەکو وتم چەند کەسێکەکە ئینجا قەناعەتەکە و یە بۆ لای ئێمە بەعزێ جاریشکاگاتە لای ئێمە تۆزێک درەنگە اینجا چین ئەو حاڵەتانە ئەگەر خۆشە باسی کەین ئێستا بە پێی پۆلێنی با بڵێن جیهانی ئەتوانین پۆلێنی کەین بۆ یەکەم پێڵێن سۆماتیک سیمپتۆم دیسۆردەر واتە بانایی بنین پەشێوی نیشانەی جەستەیی دووهەمینیشی ئیلنس ئەنگزایەتی دیسۆردەر با نایی بنین پەشێوی دڵەڕاوکەی نەخۆشی و هەروەها کۆنڤەرژن دیسۆردەر کە جاران پیانەوت هستیریا من سەناوم ناوە با بڵێن پەشێوی گواستنەوە و چکە بە عەرەبی پێڵێن تەحویلیە و دواییش با بڵێن فاکتیشیەس دیسۆردەر توانین بڵێن پەشێوی خەڵەتاندن ئەمەش جۆرێکی کەیە نەوعی کێشەیە کە پێڵێن مەلینگەرینگ ئەو متەماڕض ئەوە خێنە ئەولاوە با بە سۆماتیک سیمپتۆم دیسۆردەر دەست پێ بکەین واتە نەخۆشی با بڵێن پەشێوی نیشانەی جەستەیی یعنی مرۆڤەکە جا وەڵم کاگئاری بوو باسی کرد لە پێشە مرۆڤەکە شتێکی بچووکی هەیە ئیتر غازاتێکە با بڵێن کۆکەیەکە ئیسە مەسەرەن لەم زەمانە کە ئێمە من و بەڕێز پیاژین یەکێک دوو جار بکۆکە یەکسەر خۆی ئەڵێ ئەوە کڕۆنەما یا ئەڵێ ئەوە سەرەتانی سینگمە بۆیە تووشی ئەم حاڵەتە بووم مەبەستمان چییە لێرە نیشانەیەک هەیە یعنی بە حەقیقەت نیشانەیەک هەیە ئەو نیشانەیە هەرچیەک بێ سەرێشە بێ پشتێشە بێ کۆکە بێت تایەکی بەسیط بێ هەرچیەک بێت هەمومان معڕەزن ڕۆژانە تووشی ئەم شتانە ببین عادەتەن یەک دوو سەعاتە یا ڕۆژە دوانی پێچێت چاگە بێتەوە ئەم مێشکی ئەم مرۆڤە دەرونی ئەم مرۆڤە زۆر هەستیارە بەرامبەر ئەم شتانە یەکسەر مێشکی بۆشتی گەورەچێ یەکسەر مێشکی بۆشتی زۆر خەتەر و کەوا ژیانی بخاتە مەترسیەوە تاوان بەگشتی هەر 4-5 حاڵەتەکە کە باسم کرد لە ناو چنەوە خەڵکێکە دروستە بێت ئەو کەسانن کە پێشەکیەکیان هەیە پێشتر یعنی مەسەرەن بە مناڵی بازێکیان با بڵێن تونند و تیژی و شەمانگێزیان لەگەڵا کراوە هەم تونند و تیژی جەستەیی و بازە جارێکیش حتا تەحەڕشی جنسی و ئۆشتانەیان پێکراوە یان ئەوانن کە لە ژیانیانە کە چەند لە قۆناغێکا لە ژیانیانە معڕز بوون بە زۆر فشاری دەرونی کە کاری تێکردوون لەبەرەوە ئەبینی زۆر حەستیارە زۆر حساسە شتەکە زۆر گەورەکە ئیتر دەست ئەکا بە چوون لای ئەم دکتۆر بۆ ئەو دکتۆر بۆ ئەو دکتۆر ئەمێنێتەوە ئەو پزیشکە پسپۆرەی کە ئەچێ بۆ لای چەندێک ئەم بابەتە لە مێشکایەتی جا بۆیە ئەم جۆرە بەرنامانان زۆر گرنگە نەک تەنها بۆ خەڵک بەگشتی بەڵکو بۆ خۆشمان بۆ دکتۆرەکانیش گرنگە چونکە ئەبێ دائیمەن ئەو بابەتە لە ناو مێشکیا هەبێتەوە ڕەنگە ئەم نەخۆشە بەڵام لە هەمان کاتەوەمان لەبیر نەچێ من لێرە نەهاتوم بۆی بڵێم هەر کەسێک هات بۆ لای پزیشکێک وتی ئەوێ مێشە ئەوێ مێشە یەکسەر پێ بڵێ کاکە تۆ هیچت نییە زۆر جار ئەمە سەرەتای نەخۆشیەکە
بەڵام ئەمێنێتەوە سەر ئەو دکتۆرە ئەو پزیشکە بەڕێزە چەند بە ئەزمونە بۆ دەست نیشانکردنی. اینجا وەکو وتم نیشانەیەک هەیە، نیشانەکە زۆر گەورەیەکە و دەسەکە بە سەردانی ئەم پزیشک ئەو پزیشک بۆیە کە ئێتە لای بەڕێزێک بۆ نمونە ێتە ژوورەوە علاگەیەکی بەدەستەوەی وڵا دوو علاگە. علاگە یەکەمیان هەمووی ئەشعە و تەحلیل و کە ئێستا لێرە پێڵێن فەحس بەخۆی تەحلیل وشتی وایە لەناو علاگە یەکەمە. هی دووهەمیش دەرمانەکانە کە ئەم دکتۆر و ئەو دکتۆر و ئەو دکتۆر لەناو هەر علاگەیەکیشا سێ چوار علاگەی بچووکی تایە هەر علاگەیەکی هی دکتۆرێکە ئیتر هەمووی بوو هەڵە ڕێژێتە سەر مێزەکە ڕەنگە گلێوەش بکە کە سوودی لە هیچ پزیشکی شارەزاییان باش جامە حەقیشی نییە کە سوودی وەرنەگرتووە چونکە چارەسەر نەخۆشیەکە دکتۆر ویستم ئەمە باسکەن ئەمە کەسەکە بەدەست خۆیەتی ئەم حاڵەتە دروستکە بەدەست خۆی نییە. بەدەست خۆی نییە کە حاڵەتەکەی تیا دروست بووە بەڵام بەدەست خۆیەتی بڕوا بە دکتۆرەکە بکە بڕوا بە دکتۆرەکە نەکە. اینجا ئەمە جۆری یەکەمیانە لەبەرەوەی کاتەکەت محەدەد بوو بۆی بچنە سەر جۆری دووهەم. هی جۆری دووهەم کە پێڵەن illness anxiety disorder جاران وشەیەک هەبوو بەڕێزت ئەگەر بیرت بێ لە کۆلێجی پزیشکی پیانوت hypochondriasis. hypochondriasis ئەو کەسانن کە واسواسن یعنی خۆی نیشانەکەی تیا نییە بەڵام وا هەستەکا کە نیشانێکی هەیە شتێکی هەیە. بەڵام دیسانەوە ئەگەڕێنەوە ئەمە کێن ئەو کەسانەی کە باسم کرد لە ژیانیانە بەو حاڵەتانە تێپەڕیون حاڵەت دەرونیەکە یان کەسێکی نزیکی بەو حاڵەتە مەسەلەن خوا نەخواستە ئەمری خوای کردووە یان نەخۆشیەکەی گرتووە و پێویستی بە گۆڕینی گورچیلەی هەبووە پێویستی بە شتێکی گەورە هەبووە یەکسەر مێشکی بوو ئەوە ئەڕوە ئەڵێ منیش ئەو حاڵەتەم هەیە. اینجا لە هەردوو حاڵەتەکە هی یەکەم و ئەوەی کەوتمان پەشێوی نیشانە جەستەیی و پەشێوی با بڵێن دڵەڕاوکەی نەخۆشی ممکنە نیشانەکە یەک نیشانە بێ ممکنە نیشانەکەش بگۆڕێ ینی جارێکێت بە سەریەشە جارێکێت بە پشتێشە جارێکێت بە قەبزی جارێکێت بە ڕەوانی إلى آخره. زۆر لە حاڵەتەکانی ارتباط باول سندروم وانش هر چته او قلبو بعض جاره جا لبرو لێرە نەخۆشەکە خۆی هیچی نییە یعنی هیچ نیشانەیەکی تیا نییە جا لەسەر ئەم هیچی نییە حەزەکەم تێبینیەک بڵێم با ئەمە تاوکەم ئەیڵێم و تێبینیەگەر ڕێگەم بی اینجا کە فەحس و شتیەکەی فعلا تەواوەن هیچ شتێکی جەستەیی نییە. گەورەترین هەڵەی کوشندە کە پزیشکە بەڕێزەکان لەگەڵ نەخۆشە ئەیکەن کە زۆرمان پێ ناخۆشە ئەمەیان پێڵێن کە ئەچێ بۆ لای دکتۆرەکە بە تایبەتی پسپۆری بڵێن هەناوی و ئەوانەی کە لە غەیری بواری دەرونی پێڵێ تۆ هیچت نییە ئەخر دەوا نییە تۆ حاڵەتێکی دەرونیت هەیە نابێ ئەمیش نەخۆشیە. لەبەرەوە گەورەترین سوکاتی پێکردن داوای لێبوردنەکەم قسەیەکەم بە نەخۆشەکە ئەوەیە کە پێ بڵێ تۆ هیچت نییە جا زیاتر کێش بەداخەوە قسەیەکەم ئەو دکتۆرە بەڕێزانەی کە زۆر سەرقاڵن زۆر بێکاتن زۆر نەخۆشیان زۆرە بتر لە کۆڵ خۆیە کاتۆ قسەی پێڵێ ڕاستەکەەوە بێ پێ بڵێ تۆ هیچ گرفتێکی جەستەیی تۆ گرفتێکی جەستەیت نییە و تەمان پێشی ناڵی ئەمەی تۆ ئەڵەی سەرمێشە یا پشتمێشێ و هیچت نییە ڕاست ناکەی نەخێر. جوانترین شێواز تەمان ئێستا ئەگەر بەڕێز ئاگاداربی منهاجی کۆلێجی پزیشکی گۆڕاوە یەکێک لەو شتانەی کە زۆر تەرکیزی لەسەرەکرێت communication skills شێوازی پەیوەندیکردن لە بینی دکتۆر و نەخۆش زۆر گرنگە. لەبەرەوە تۆ پێ ئەڵەی کاکە ئێمە ئەزانین ئەم شتێک کە تۆ ئێڵی ڕاستەکەی پشت دیێشێ سەر دیێشێ سکە دیێشێ خۆناڵێن تو ئەوە نییە هەتا تۆوا هەستی پێکەی بەڵام بە حەقیقەت ئەمە ڕنگدانەوەی حاڵەتێکی دەرونیە لە ناو ناخی تۆ هەڵقوڵاوە و بەم شێوەیە هاتۆتە دەرەوە چونکە تۆ بەم شێوەیە فێربووی شتەکانی خۆت ئاراسەی دکتۆر بکەیت. اینجا ئەم جۆرە زۆر گرنگە کە باسی بکەیت وەکوتم حاڵەتە دەرونیەکان ئەوێ بە هۆکاری ئەوەی ئەو مرۆڤە وا تەسەور بکە کە نەخۆشێکی هەیە گورچیلێ لە کاروەستاوە زەختی هەیە پشت لە کەسێکە هەموو ئەمە جۆری دووهەم بوو. ئەگەر حەزت لێبێ چینە سەر کۆنڤەرژن کە زۆر گرنگە بابەتێکی زۆر گرنگە دیسانەوە بەداخەوە قسەیەکەم تەکیدم بەڕێزت بەوا تێپەڕیوی لە قۆناغی ئیقامە لە تەواریەکانە لە پێشوازیەکانە زۆر بەداخەوە هەنێک لە دکتۆرە گەنجەکان زۆر بە ناشرینی مامەڵە لەگەڵ ئەو نەخۆشانەکەن کە نەخۆشی کۆنڤەرژنیان هەیە
پشتێوی ڕەنگە دکتۆر ئەگەر من وەکو ڕوونکردنەوەی بیم ئەو نەخۆشانە زۆر قورسە مامەڵەکردن لەگەڵ یاناواتە نەخۆشێکی کە بۆیە نەخۆشیێکی دیاریکراوی هەیە تو ئەتوانی زۆر بە ئاسانتر تی بگەینیت و مامەڵی لەگەڵ کێوک نەخۆشێک کە نەخۆشی کۆنڤەرشن ببوورە کەلیمە کوردیەکەین بیرتەوە ئەوانە مامەڵەکردن زۆر قورسە لەگەڵ خۆشەکە و لەگەڵ کەسەکانی چواردەوریشە ڕەنگە بۆ ئەوە بگەڕێتەوە هۆکارەکەی بەزە بتوایە بۆیش زۆر گرنگە خوێندکارەکانی کۆلێجی پزیشکی ئەبێ بەشێک لە ڕاهێنانەکەیان ئەوە بێ کە بچن بۆ بەشی پێشوازی دوای ئەوەی کێن بۆ لای ئێمە لە بەشی دەرونیەکە فێریانەکەین ئەم شتانە چییە بڕۆن بۆ پێشوازی و تەطبیقات بکەن لەسەر ئەم بابەتە و دیسانەوە ئەوەش ئەڵێم ئافق قسەیژەکەی کۆرکلەمی تازە سیستەمی تازەی کۆلێجی پزیشکی زیاتر جەخت لەسەر ڕاهێنان ئەکا لە ناو خەستەخانەکان وەک لەوەی تەنها بە تیۆری شتەکان بخوێنی امتحانی تا بکەیت. دکتۆر زیاترین ئەم حاڵەتە چۆن دروست دەبێواتە هیستریا چۆن دروست ئەبێ کەسەکە ئایا وەکوتمەوە لە پێشتیشان پرسیارە گرنگە کەسەکە بەدەست خۆیەتی یان ناکە ئەم نیشانەی بۆ دروست دەبێت بە هیچ شێوەیەک بەدەست خۆی نییە بە هیچ شێوەیەک ئێمە خۆ دەزانی یعنی ئێمە هەستمان هەیە و نەستمان هەیە یعنی کۆنشیەس و سەب کۆنشیەسمان هەیە نەستەکە بەدەست خۆمان نیە هەستەکە بەدەست خۆمانە ئەبینی کێشەیەکی هەیە هەر نمونەیەکی بەسیتت بۆ بهێنمەوە خوێندکارێک لە داخلیە یا لە ماڵی خۆیەتی بەیانی امتحانی هەیە تاقیکردنەوەی هەیە خۆی بۆ ئامادە نەکردووە ئیتر لەبەر هەر هۆکارێک بێ کێشەی هەبووە مشکلی هەبووە بەیانی لە خەو هەڵەسێ لە باتیەوەی بچێ بۆ امتحانەکەی و بڵێن دەرسەکان جواباتەوە ئەبینی لە ناکاوە دەستێکی لە کارەکەوێ یا چاوی لە کارەکەوێ خەبەریە بێتەوە هیچ نابینێ کە سوکارەکەی طبعا زۆر شپرزە بن طبعا ئەمە نیشانەکان زیاتر علاقەی بە هەستیارەکان یعنی بڵێن چاو و لوت و دەم و ئەو شتانە و لەگەڵ نێرڤەس سیستەم یعنی جیهازی عەسەبی ئینسان یعنی ئیتر یان شەلەلی توش ئەبێ یان قاچێکی لە کارەکەوێ یا توانای ڕۆشتنی نامێنێ یا توانای قسەکردنی نامێنێ یا گوێی کەڕەبێ ئەمە طبعا فرسەتێکە بۆی باسی بکەم لەلایەن بەعزێ کەسەوە کە ئەدعایی ئەوەکەن کە توانای معجزە و توانای قابلیاتی خارقەیان هەیە بەداخەوە طبعا ئەژڵێن ئەمە خوای گەورە یارمەتی داون بۆی وا لەم نەخۆشانە بکەن کاتێکە زانی ئەم نەخۆشە کەیت قسە ناکە دەستێکی لە کار کەوتووە شەلەلی توش بووە ئیتر بە هەر طریقەیەک بێت طبعا زۆر بە ئاسانی ئەتوانی وای لێ بکەیت چاک بێتەوە لە ناکەوت دروستە بێ و کورتخایەنی بەڵزەبەت اینجا ئێمە ڕۆژانە ئێمە و ئێوە و هەموو دکتۆرەکان ڕۆژانە دەها حاڵەتی وە ئەبینین تەپلی بۆ لێ ناین و بڵاویشی ناکەینەوە بەڵام ئەو بە ڕێزانە ئیتر ئەیکەن بە هەڵاو لە ئەنواعی یوتیوب و لە سەر ئاستی هەموو دنیا بڵاویەکەنەوە ئەگەڕێنەوە سەری حاڵەتێکی کێشەیەکی دەرونی هەیە لە ناو نەستی مرۆڤەکە پێوەن سەبکۆنشەس ئەو حاڵەتە دەرونیە بە شێوازێکی جەستەیی خۆی پیشانەدا کە پێ ئەڵێن تەحویلی یعنی گۆڕا جاران پیانەوت هیستیریا ئەیانوت پەیوەندی بە ڕەحمی ئینسانەوە هەیە بۆیش ئەیانوت ڕەحم چونکە زیاتر جاران لە ئافرەتا دەرەکەوت لە ڕەگەزی لە جەندەری مێینە زیاتر دەرەکەوت ئێستا ئەوەتەی جیاوازەکان لە بینی مێینە و نێرینە کەم بۆتەوە بەهۆی پێشکەوتن و تەکنەلۆژیا ئەم ناوەشتانە پیاویش تووشی ئەبێ ژنیش تووشی ئەبێ ئەم حاڵەتانە ئەبینی لە هەردووکیانە دەرەکەون یعنی بۆ نمونە لە شەڕە مثلا ئەڵێ ئەوە چین بۆ جەبهە مجموعەیەک خەڵک ئەجوڵێنن بەرەو جەبهە بیان من یەکی یادوانیان یەکسەر تووشی حاڵەتێکە بێ ئیتریا دەستی لە کارەکەوێ یا قاچی لە کارەکەوێ یا لە هۆش خۆیەکێ یا تووشی سەرعێکە بێ بە حقیقەت خۆی سەرع نییە ئەمە خۆی وا ناکە وا لە بیرمان نەچێت فەرقی هەیە لەگەڵ شتێکی ترە لە ئەنجامی ئەو فشارە دەرونیە تووشی ئەو خۆشیێستی ڕەنگە بە تەواوەتی پێ نەکا کە ئەم ترسی لەو شتە هەیە طبعاً پێویستی بەوە هەیە گوێی لێ بگری قسەی لەگەڵا بکەین نەک وەکو لە بەعزێک پێشوازەکان بەعزێ دکتۆر هەیە دەرزێکی لیان بۆی ئازاری کە دروست بێ یا قسەی ناشرینی پێڵێن یا جاران زلەی لێدرایە بە شەختەی هەڵەدرا ئەو شتانە نەماوە چونکە ئێمە ڕێز لە مافی مرۆڤ و مافی نەخۆشەگرین ئەبێ بزانین چۆن مامەڵەی لەگەڵا بکەین کاتێککە دڵنیا بۆ پزیشکەکە کە هیچ هۆکارێکی جستەیی نییە بۆ
بۆ نەخۆشە بۆ نیشانانەی دووبارە پێویستەکە کە تێبگەێنێ کە ئەم حاڵەتە چییە. دکتۆر کاتمان تەواو بە بەڵام ئەگەر بە کورتی ئەخیر زۆرمان بۆ باس بکەیت لە ماوەی چەندێکی کەمە پەشێوی خەڵەتاندن کە پێڵەن فاکتیشیەس دیسۆردەر وڵای من ناوم لێ ناخەڵەتاندن ڕەنگە بە ڕێزیکە ناوی کێ لێ بنێ ئەمە ئەو کەسانن دیسانۆ نەک بە حەقیقەتی خۆیان ئەمە دەرونیان وایە ئالوودەی خەستەخانە و بڵێن سیستەمی تەندروستی ئەبن ئەبینی لە ناکاوە تووشی نەخۆشیەک ئەبن ئیتر هەر چۆنێ بێ نەخۆشیەکە مەسەن بۆ نمونە تاوان خۆیان دەوریان تیا هەیە یعنی دەوریان تیا هەیە مەسەن بۆ نمونە دەرزیەکە لە گوێشکەی ئەبینی لە ناکاوە خوێن لە گوێشکەیەتە دەرێ خوێن لە لوتیەتە دەرێ یا یەک دوو کەس هەبوو یانوت کریستال لە ناو چاویەتە دەرەوەشوشە ئەمە بە حەقیقەت خۆیان وا ئەکەن بەڵام مەقسەدیان کەسبێکی تایبەت نییە هەموو مەبەستەکە ئەم شتانەی کە ئەیکەن ووا لە خۆیانەکەن تووشی نیشانە بنیاوا لە یەکێکی کە ئەەکەن مەسەن مناڵەکەی والیەکە یا خزمەکەی والیەکە و ئەهێنێ بۆ خستەخانە هەموو مەبەستەکە ئەوەیە ئەم ئالوودە بەوە بووە دکتۆرێک ببینێ یا نرسێک ببینێ یا بڵێن توێژەرێکی کۆمەڵایەتی ببینێ قسەی لەگەڵا بکە ئەو بۆ دڵیدا ئەکەوێ و پێویستی بە سەرنج و گرنگی پێدانی کەسانی سەرنجی دەوروبەری خۆیەتی بە تایبەتی لە بواری تەندروستی بەڵێ بێگومان ئەمانەش هەمووی چارەسەری تایبەتی خۆی هەیە بە پێی جۆرەکەی و گرنگترین شتەوەیە کە کاتێکە کەستێک ئەمەی هەیە سەردانی پزیشکی دەرونی و کەسانی پسپۆر بکە بۆ ئەوەی کە کۆتایی بە گرفتەکانی بێت پزیشکەکەش گوێ لێ بگرێ یعنی پێوەن ئەکنۆڵژمنت یعنی بڵێ من ئەزانم تۆ چۆن خەڵکە مزاهرەیەەکە ئەڵێ کەس گوێمان لێ ناگرێ ئەبێ گوێ لێ بگری بۆ ئیسراحەت بکە تۆش ئەبێ گوێ لێ بگری اینجا بە پێی پسپۆری خۆت مامەڵی لەگەڵا